بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان حکومەت هێرێم و پەرلەمانی کوردستان و کۆمیسیۆنی هەڵبژاردن لەسەر پرسی هەڵبژاردنەکان کۆبوونەوە هەر سێلایان نەیانتوانی بگەنە ڕێکەوتنێک بۆ دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردنەکان بە میوانداری بەڕێز شیروان زرار و تەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هێرێمی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتە لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. لە کۆبوونەوەی نێوان حکوومەت و پەرلەمان و کۆمیسیۆنیشدا بڕیاردرا پێش بەرواری 7 مانگی نۆی ئەم ساڵ هەڵبژاردن بەڕێوە بچێت. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیش دەڵێت ئەو کاتەی بۆی پێشنیار کراوە گونجاوە و بە هەموو شێوەیەک لەگەڵیدان. نابێ هەڵبژاردنەکە لە 7 زیاتر بێ ئەگە لە 7 هەڵبژاردن زیاتر بوو یعنی کاتەکەی دوورترداندرا دەبێ هەمواری یاسای بۆ بکەوە جارێکی دیکە دەبێت تەمەنی پەرلەمانی بۆ درێژکرێتەوە. ئێمە لەگەڵ کاتەکە داینەوە کاتێکی گونجاو دەکەوێتە دوای هەڵبژاردننی بەغدا باسی ئەوەمان کردوادەی هەڵبژاردن هەتا ئەمڕۆ لەم کوبوونەوەیەدا ڕۆژەکە دیاری نەکراوە بەڵام ئەمە پێویستی بە ڕاوێژ هەیە لەگەڵ لایەنە سیاسیەکان دوای ئەم کۆبوونەوەیە بۆ دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان. کۆمیسیۆن راپۆرتی خۆی پێشکەش کرد ئەو هەنگاوانەی کە هەتا ئێستا ئەوان ناویانە بۆ ئەو مەبەستە. پەرلەمان باسی بابەتی یاسایی کرد و حکوومەتیش باسی ئەو ئامادەکاریانەی کرد کە پێویستن بۆ ئەو مەوزوعە. فراکسیۆنی پارتیش دەڵێت ئەگەرچی چەند جارێک هەوڵ درراوە هەڵبژاردن ئەنجام بدرێت بەڵام لایەنەکان کۆک نەبوون. دەشڵێت لە کۆبوونەوەی ئەم جاریان سەرجەمیان ڕەزامەندیان نیشان داوە هەڵبژاردنی کوردستان لە دوای تەواوبوونی خولی پەرلەمان ئەنجام بدرێت. پێشتریش داوای ئەوەمان کردووە کە هەڵبژاردننی ئەم خولی پەرلەمانی کوردستان دەبێت پێش بخرێ نەک دوا بخرێ بەڵام واقع شتێکی دیکەمان پێ دەڵێتنەوەی ئەم ڕۆژ ئەنجامدرا کۆبوونەوەکی زۆر باش. کۆمیسیۆن وەک لایەنی جێبەجێکار دەڵێت 5 داواکاریان لە حکوومەت و پەرلەمان هەبووە کە بۆیان جێبەجێ بکرێت لە هەمووشیان گرنگتر دابینکردنی بودجەی پێویست و هاوکاریکردنیان بۆ پاککردنەوەی تۆماری دەنگدەران. داوامان کرد ئەو داواکاریانی ئێمە بە فەرمی پەسەند بکرێت لەلایەن بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە بریتی بوو لە پەسەندکردنی بودجەی کۆمیسیۆن بە 22 ملیۆن دۆلار. هەروەها هاوکاری بوونی حکوومەت و پەرلەمان لە پاکردنەوەی تۆماری دەنگدەران. خاڵی سێم بریتی بوو لە پابەندکردنی وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە بە پێدانی زانیاری لەسەر فەرمبەرانیان بۆی کە دەنگدانی تایبەت و گشتی جاکەینەوە. خاڵێکی تر داوامان کرد کە بە پێی یاسای خۆیان یاسای هەڵبژاردنەکان هەموار بکرێ بەوەی کە دەنگدانی دەرەوە کە خەرجێکی زۆری پێویستە و کاتێکی زۆری پێویستە یەکلایی بکرێت و ئێمە ئامادەکاری بکەین بۆ پرۆسە یاخودنە لەگەڵ چەند داواکارێکی کە بەتابەت بەکارهێنانی سکانەری زیەک. دوای دوو کاتژمێر لا کۆبوونەوە سێ قۆڵیەکەی نێوان حکوومەت و پەرلەمان و کۆمیسیۆن نەتواندرا ڕۆژێکی دیاریکراو بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ڕابگەیەندرێت بەڵام سەرجەمیان ڕێککەوتن لەسەر ئەوەی هەڵبژاردنەکان لە نێوان مانگی 8 بۆ 9 ئەنجام بدرێت. ئاراس عەزیز کەناڵی پێیام هەولێر. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک شیروان زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئامانج لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوان حکوومەت هێرێم و پەرلەمانی کوردستان و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان چی بوو؟ بەناوی خوای گەورە میهرەبان سوپاس کاک حەکیم بۆ دەرفەتە ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرانی پێیام. لە ڕاستیدا کۆبوونەوەی ئەمڕۆ لەسەر داواکاری و پێشنیاری بەڕێزان لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بوو و بە میوانداری سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بۆ قسەکردنی جدی لەسەر دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن. کۆبوونەوەکە ڕاستی ئێمە لەناو کۆبوونەوەکەدا سەرەتا راپۆرتی ئێمە خوێندرایەوە پێداویستەکانی ئێمە چین بۆ پرۆسەیە بەوردی تشمان قسە سەر داواکاریەکانی خۆمان کە بریتی بوو لە 5 خاڵی سەرەکی کە بریتی بوو لە پەسەندکردنی بودجەی کۆمیسیۆن هەروەها هاوکاریکردنی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران هەروەها بەکارهێنانی سکانەری زیرەک و تەخسیسکردنی بودجە بۆ مەبەستە. خاڵی چوارەم بریتی بوو لە داواکاری ئێمە بۆ
ئەوەی کە دەنگدانی تایبەتی و دەنگدانی گشتی لە یەک ڕۆژدا ئەنجام بدرێت. هەروەها پاشان داواکرا کە پێشنارێکی ئێمە کە لە ئەنجومەنی کۆمیساران پێشکەشمان کرد لە هەفتی ڕابردوو کە دەنگدان لەسەر ئەساسی بنکەبێ لەسەر ئەساسی مەحەتە نەبێ. ئەوانە داواکاری سەرێکی ئێمە بوون و هەر لێوە داوامان کرد کە بەڕێز سەرۆکەتی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی بدا لەسەر داواکاریەکانی ئێمە دیارە بە بەشداری سەرجەم فراکسیۆنەکان بەڵێنی ئەوەیدا کە لە هەفتەی داهاتوودا سەرجەم بەڵێنەکانی داواکاریەکانی ئێمە بە فەرمی پەسەند دەکات و بۆی کە کۆمیسیۆن بەتایبەت لە ڕووی بودجەوە دەستکراوە بێ بۆی کارەکانی خۆی جێبەجێ بکات. بەڵێ بۆچی ئەوەی کە بەلای ئێمە جێگەی نیگەرانی بوو کاک حەکیمەوە بوو کە بەڵێ فەرموو ئەو بوو کە بەڕاستی ئێمە ئەوەی کە پێشبینیمان دەکرد کە لەبەرەوەی کە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کە لایانی یاسادانان لایانی جێبەجێکردنن و بەرزترین دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان لە هەرێمی کوردستان و لایانی پەیوەندیداری جێبەجێکار کە بریتی و لە کۆمیسیۆنی کوردستان هەرسێکیان ئامادەبوون لەگەڵ بەرپرسی و سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان و بەرپرسی دوو لیژنەی پەرلەمانی کوردستان چاوەڕێی ئێمە و سەرجەم ڕێکخراوەکان ئەوە بوو کە بەڕاستی لەم جەرسێدا ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێت چۆ قەنەعاتمان وا بوو کە دەکرا ئەمڕۆ قسەی جدی لەسەر بکرێت بۆی کە ئێمەش دەستکراوە بین و دەست بە ئامادەکاریەکان بکەین بەڵام ئەوەی کە بینیمان بەداخەوە نەبوونی ئیرادەیەکی جدی بوو بۆ دیاریکردنی ڕۆژ هەڵبژاردنەکان و پێشخستنی بەرژەوەندی چەند حیزبێک بوو بەسەر تاوای پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان. بەڵێ زۆر باشە بەس پێشتر پەرلەمانتارانی کوردستان یاداشتێکیان ئامادەکرد بوو دابیان بە سەرۆکایەتی پەرلەمان بۆی ئەندامانی کۆمیسیۆن و حکوومەت بانکێشی کۆبنەوەیەکی بەرفراوان بکرێ و هەموو پەرلەمانتاران ئامادە بن. ئایا ئەوە هۆکاری ئەوەن کە مەسەلەن ئەمڕۆ وەکو جۆرێک لە میوانداری بوو ئایا ئامادەنین بچنە بەردەم پەرلەمان بۆ هەموو پەرلەمانتاران مەسەلەی دواخستنی هەڵبژاردن و مەسەلەی ئامادەکاریەکان بۆ پەرلەمانتاران شی بکەنەوە؟ نەخێر ئێمە لە هەفتەی ڕابردوودا لە پەرلەمانی کوردستان بووین. ئێمە لەسەر داوای لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستان بە سوپاس میوانداری کراین لەسەرەوەی کە لە ماوەی لە کاتژمێر 11 بەیانی تاوەکو 4 پاژنەی ڕۆ ئێمە بەردەوام وردەکاریماندا بە لیژنەی ناوبرا و سەرجەم ئەو پرسیارانەی کە بریتی بوو لە 6 پرسیار کە لە سەرجەم فراکسیۆنەکان پێکات بوون. ئێمە وەڵامی سەرجەم پرسیارەکان و وردەکاری تاواماندا لەسەر تۆماری دەنگدەران لەسەر ئەو پرسیارانی کە هەیەیان لەسەر ئامادەبوونی کۆمیسیۆن و ئەمڕۆژ دیارە لەلایەن سەرۆکی پەرلەمان باس کرا و لەلایەن سەرۆکی کۆمیسیۆنەوە ڕاگەاندرا کە هەر کاتێک پەرلەمانی کوردستان داوا بکا بە فەرمی ئێمە بەڵێ ئامادەین کە ئامادەبین لە جەرسەی پەرلەمانی کوردستان چکە یاسای ژمارە 4 ئێمە تاکە دەستگەیە کە لە بەرامبەریدا بەرپرسیارین دەتوانین چاودێریمان کا بریتە لە پەرلەمانی کوردستان و ئێمە بە خۆشحاڵیشەوە دەمانوێت سەرجەم وردەکارەکانی خۆمان بگا بە ئەوان بۆی کە چکە زۆر جار ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان لەوان لە خەڵکی کە زیاتر قسەیان لەسەر کۆمیسیۆن هەبێ بۆی کە ئەوە نەبێ و ئەو بۆشایان نەبێت ئێمە حەز دەکەین ڕاستی شەکانمان زۆر بە شەفافی بگات و ئەوان تاوی زانیاریەکانە بەدەست بگات وەکو لانی چاودێریکردن کێک لە ئەرکەکانی خۆیانە بەلای نێمە ئاساییەوە ئامادە دەبین. بەڵێ زۆر باشە بەڕێزت باس لەوە کرد ئێوە بۆ نیگەرانن لەوەی کە ئەمڕۆ نەتوانرا بە دیاریکراوی ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێت. ئایا هیچ پەیوەندێکی بە خۆتانەوە نییە وەکو کۆمیسیۆن کەم تەرخەمیەکە ئێوە ناگرێتەوە کە ئەمڕۆ نەتوانرا ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێت؟ نەخێر بەی شێوە کاک حەکیم ئێمە پێشترش ئەومان ڕەت کردووە چکە ئێمە کۆمیسیۆنی کوردستان بە خۆمان داوامان کردووە ینی لە جاتیەوە کە ئەوان داوا لە ئێمە بکەن ئێمە داوامان کردووە ئامادەین هەڵبژاردن بکەین و تەنانەت داوامان کردووە کە لەو یاداشی کردومان بۆ سەرۆکاتی پەرلەمان و حکوومەت داوامان کردووە کە هەرسی هەڵبژاردنەکە بەیەکەوە بکرێت ئەنجومەنی پارێزگاکانیش بەمان شێوە لێک تەوقیتدا ئەنجام بدرێت. تەنانەت هەوڵمان داوە کە ئەو کاتێک کە لە کۆمیسیۆنی عراق کە بریتی لە 6 مانگ ئێمە بە 3 مانگ ئەو پرۆسەیە ئەنجام بدەین و هەروەها هەوڵمان داوە کە تۆماری دەنگدەران بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستاندا کۆمیسیۆن بەخۆی بە جورئەتەوە سەرجەم ئەو کەموکورانەی کە تێدا بە راپۆرتێک بۆ ڕای گشتی بەڵاممان کردەوە و بەڵێنمان داوە کە تا دوا قۆناغ کاری جدی لەسەر بکەین و بە خۆشحاڵی ئەوڕۆی کە یەک لە خاڵە باشەکان کە وەکو مژدەیەک بۆ کۆبوونەوەکە
لەلایەن کۆمیسیۆنی کوردستان باس کرا کە 1970 تۆماری دەنگدەران پاکراوەوە کۆش ڕێکە یعنی متمانەی دڵنیاییدا بە سەرجەم فراکسیۆنەکان و پەرلەمان و حکوومەت کە کۆمیسیۆن زۆر جدی لەو پرۆسێدا و دەوێت متمانەی سەرجەم قاوەرە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەدەست بێنێ و هاوڵاتیان بە هەمان شێوە بووی کە بتوان لەو ڕێگەیەوە ئاراستەی حکومڕانی هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەردا بێت. بەڵێ ئەی خەلەلەکە لەکوێ کە ئەرکی کێ بۆ نمونەوە یەکلا بکاتەوە خەلەلەکە لە پەرلەمان بوو یاخود حکوومەت کە نەتوانرا بە دیاریکراوی ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێت. من حەزەکەم کاک حاکیمەوە بڵێم کە لەبەرەوەی کە بەڕێستان ئاگادارن کە پەرلەمانی کوردستان دوخلی تەشریعی بە خۆی ماوەی خۆیان درێژ کردەوە کەەوە یەک لە خاڵەکانە کە گرفتە لە کاتی ئێسادا ئەگەر بنمونە هەڵبژاردنەکان پێش بخرێت پێویستە پەرلەمانی کوردستان جارێکی تر ئەو یاسایەکەی خۆی هەموار بکاتەوە ماوەی خۆی کورت کاتەوە بە پێی یاسا و لەنا هۆڵی پەرلەماندا کە پێویستی بە تەوافق و پێویستی بە ڕێژەی یاسایی هەیە و ئەگەر لە حاڵەتی دووەمدا ئەگەر لە شەشی حەوتدا بکرێت پێویستە سەرجەم فراکسیۆنەکان جوود بکەن و لە ڕێی یاداشتێکەوە ماوەی خۆیان کەمکەنەوە بۆی کە بتوانن هەڵبژاردنەکە پێش بخرێت. لە حاڵەتی دووەمدا ئەگەر لە 6 بکرێت لە 6 پێویست بە پەرلەمانی کوردستان ناکرا لە کاتی ئێستادا ئەو دەسەڵاتە دراوە بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە دەسەڵاتی سەرۆکی هەرێمی پێشوە کە پێی دراوە دەتوانێت 6 دیاری بکە بەڵام حەزەکەمەوە جاختکەمەوە بە هیچ شێوەیەک لە دوای 6 هیچ پەرلەمانی کوردستان دەکەوێتە بۆشایی یاساییەوە و بە هیچ شێوەیەک ئەوەی کە بینیمان لە ئەمڕۆ لە فراکسیۆنەکان ئەوە نابین دێت کە جارێک کە تەمەنی خۆیان درێژکەنەوە چکە قەنەعەتمان وایە کە بارودۆخەکە ئەوە دەخوازێت کە لە نزیکترین کاتدا هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت بۆی کە ئەو دۆخە چەق بەسووی کە لە هەرێمی کوردستاندا بەداخەوە کە ماوەی چەند ساڵێکە بەرەوەی هاوڵاتیانی گرتووە بکرێ لە ڕێی هەڵبژاردنێکی پاک و بێگەر لە ڕێی سندوقەکانی دەنگدان ئەوە یەکلایی بکرێتەوە و جارێکی کە ئومێد بۆ هاوڵاتیان و بۆ حیزبە سیاسیەکانی بەژار لە پرۆسی سیاسی بێڵدرێتەوە چکە تاکە دەواازەیەک بریتە هەڵبژاردنەکان ئیترەگەوەش نەمێنی خەڵک ئومێدی بە چ بمێن لە وڵات. بەڵێ زۆر باشە بەس کاک شوران بۆ لای بینەران ڕوون بێ بە دیاریکراوی هۆکاری چی بوو کە مەسەڵەن نەتوانرا یەکلا بکرێتەوە ئایا ئیرادەی مەسەلەن ململانی حیزبی هەبوو وەکو پێشتریش لە دواخستنی هەڵبژاردن لە مانگی 11 ساڵی ڕابردوو ئەم ڕێکەوتنە سیاسیە بوو لە نێوان چەند حیزبێک پێرەچێ ئەم جارش ڕێکەوتنێک کرابێت بۆی مەسەلەن هەڵبژاردنەکان درەنگتر ئەنجام بدرێن؟ نە پێچوانەوە کاک حەکیم ڕێکەوتن نەکرابوو یعنی ئەگەر ڕێکەوتن کرابێ ئەمڕۆ یەکلایی دەبووە بەڵام بە دیاری یعنی دیار بوو لە قسەکانی بەڕێزان لە سەرۆکی فراکسیۆنەکان و ئەلەندامانی بەڕێزی پەرلەمان و لە قسەی حکوومەت و پەرلەمان کە جیاوازی هەبوو لە ڕایاندا ئەوە دوو ڕای جیاواز هەبوو ڕایەکە بوو کە زۆری نەبوو پێیوا بوو کە دەبێت لە نزیکترین کاتدا هەڵبژاردنەکان بکرێت کە قەنەعەتمانەوە کە ڕای زۆربەی لانە سیاسەکان بوو و ڕایەکی تریش هەبوو کە ڕای لایەکی دیاریکراوە بوو لایەنێکی دیاریکراوە بوو کە پێداگیری دەکرد لە ڕێی فراکسیۆن و پەرلەمان و هەموو بەشەکان کە بەوەی کە هەڵبژاردن دوا بخرێت و تا 6 هەڵبژاردنەکان نەکرێت. بەڵام من حەزەکەم ئیشارە بۆ بکەم کە ناکرێت تەنها حیزبێکی سیاسی بەڕاستی بتوانێت هەیمەنەتی و مستەقبەلی ئەو وڵاتی بەدەست بێت لە هەموو وڵاتانی جیهاندا لە وڵاتانی دیموکراسیدا دەکرێت بە تەوافق بکرێت من لەگەڵەوەدام کە تەوافق بکرێت بەڵام لەگەڵ شیتاک لایەنەدانی مچکەوە پەیوەندی بە داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پەیوەندی بە چارنووسی ئەو هەرێمەوەیە پەیوەندی بە گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا هەیە چکە لەوانەیە لە ماوەی ئەو چەند ساڵەدا ئەو 4 ساڵەدا چەندین حیزبی تازە دروست بێت لەوانەیە نەخشەی سیاسی گۆڕانکاری تێدا بکرێت ئەسڵن پەرلەمانی کوردستان لەنە گۆڕانکاری تێدا بکرێت بۆ ناکرێت ئەو دابەشبوونە بەداخەوە لە ماوەی 26 ساڵدا جارێکە خۆڵ بێتەوە و ڕێگر بێت لەسەرەوەی کە هەڵبژاردنەکان و گۆڕانکاری لە هەرێمی کوردستاندا نەکرێت. بەڵێ کەواتەوە کارەکەی سیاسیە و پەیوەندی بە کۆمیسیۆنەوە نییە و کارەکەی سیاسی دواخستنەکەی و یەکلا نەبوونەوەی ڕۆژی هەڵبژاردن. نەخێر ئێمە زۆر بەڕاشکاوی و بەڕازگۆی ڕامانگەیان کە بەڵێ ئێمە ئامادەین لە ماوەی 105 ڕۆژدا هەڵبژاردنەکان بکەین بەو مەرجێک کە حکوومەت سەرجەم داواکاریەکانمان جێبەجێ بکات و بەپێی ستاندەرە جیهانیەکان تەنانەت بەڵێن ئێوەشماندا کە هەموو هەوڵێکی خۆمان دەدەین وەکو باس کرا کە تۆماری دەنگدەرانیش ئیشی جدی تێدا کراوە و ئەوەی کە ماویشە کە گرفتی لەسرە پاک بکرێتەوە کە تەوەقوعی ئێمە وایە کە دەکرێت هەنگاوێکی زۆر باش بێ بۆی کە متمانەی هەموو لایەنە سیاسیەکان بەدەست بێنێت چکە حەزەکەم ئاماژە بۆ بکەم
یەکەمین جارە کۆمیسیۆنی کوردستان بتوانێت ئیشێکی وا جدی بکات لە هەموو تەمەنی کۆمیسیۆنی عراق بەداخەوە نەتوانراوە کە ئەو ئیشە گەورە بکرێت ئەگەر ئەو پرۆسەی کە دەستی پێکراوە یعنی تاوا بکرێت قەنەعەتمان وایە دەتوانین هەنگاوێکی زۆر باش باین و سکەی دیموکراسی و سکەی هەڵبژارنەکان لە هەرێمی کوردستان بخێنەوە سەر سکەی واقعی خۆی و هەر حیزبێکی سیاسی بە پێی حەجمی ڕاستەقینەی خۆی پێی دەنگدەرانی ڕاستەقینەی خۆی بتوانانی حکمڕانی بکە و مەزالی ئەوە نەبێنی بەڕاستی کە سوود لە دەنگی خەڵکی ترەوە بگرێ و بەکاربێنێ بۆ لایەنێکیان چەند لایەنێکی سیاسی. بەڵێ لە کۆبوونەوەکەدا باز لەو دەکرێت کە بڕیار دراوە ڕاوێژ لەگەڵ لایەنە سیاسەکان بکرێ اینجا ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێ ئایا ئەو ڕاوێژە حکومەت دەیکات کۆمیسیۆن دەیکە یاخود پەرلەمان چۆن ینی کێ ڕاوێژ لەگەڵ لایەنە سیاسەکان دەکە کە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا باسی لێوە کراوە؟ من بە تێگەشتنی خۆم لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و پەرلەمان دوو بەشە بەشێکیان تایبەتە بە حکوومەت کەوان باسییان کرد سەرۆکی ئەنجومەنی وەزیران وتی من هەوڵ دەدەم لەگەڵ لایەنە سیاسەکان ڕاوێژ بکەین و هەوڵ دەینەوە پرسە لەبەری کە پرسێکی نیشتیمانیە و هەڵبژارنەکان پەیوەندی بە هەموو لایەن و هێزی سیاسەکانەوەیە بۆی کە هەڵبژاردن نبێتەوەی کە زیاتر جودایی دروست بێت و حیزبەکان زیاتر لێک دوورکەونەوە بۆیە هەوڵ دەدەین کە زیاتر هەڵبژاردنەکان بگرێتە دەواازەیەک بۆ لێکردنەوەی لایەنە سیاسەکان بۆیە ئەو باسی کرد کە ئێمە لە ماوەیەکی نزیکدا هەوڵ دەدەین کە ڕای لایەنە سیاسەکان وەربگرین و بەشی دومیش کە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمان باس کرا ئەوانی وەکوان باسییان کرد کە قسە لەگەڵ فراکسیۆنەکان دەکەن و هەوڵ دەدەن کە تەوافقێکی زۆرینەی تەوافق لەسەر ئەوە بێت کە لەسەر بەروارێک ڕێکەون بۆی کە دواتر ئەوە پەسەند بکرێت لە پەرلەمان و پاشان لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە ئەوە دیاری بکرێت. بەڵێ سەبارەت بە ئەوەی کە باز لەوەکرێت کە ئەمڕۆ تەنانەت فراکسیۆنەکان یەکلانە بوونەوە لەسەرەوەی کە تەمەنی پەرلەمانی کوردستان بۆ چەند درێژ کراوەتەوە ئەوی شکال بۆ ئێوە دروست دەکات بۆ نمونە ئایا بۆ 6/11 2010 تەمەنەکەی درێژ کراوەوە یاخود مانگینەوە ئەمە یەکلا کراوە میشکال بۆ ئێوە دروست دەکات یعنی یەکلا نەبوونەوە ئەم پرسە بۆکەی بە دیاریکراوی تەمەنەکەی درێژ کراوەتەوە؟ خۆی کاک حەکیم مەسەلەی دیاریکردنی تەقویمی انتخابی ڕۆژی هەڵبژاردن لە هەموو وڵاتاندا یعنی بەشێکی پیرۆز تەماشا دەکرێت بەداخەوە لەم وڵاتی ئێمە لە دوای 4 ساڵ دەبێت بە سوڵح و بە ڕێککەوتنی سیاسی بزان چ ڕۆژێکمان دەکریان ناکرێت لایەنە سیاسەکان دەبێت بە تەوافق بێنە ڕێککەوتن ئەگەنە لە هەموو دنیای دەرەوە ڕۆژی هەڵبژاردن ڕۆژێکی دیاریکراوە و بۆی کە هەموو لایەک دڵنیابن کە لە دوای 4 ساڵ ئاڵوگۆڕی دەسەڵات دەکرێت بۆیە بەلای ئێمەوە ئەو ڕۆژە زۆر گرنگە بەتابەت بۆ کۆمیسیۆن چکە ئێمە ناتوانین تاوەکو ڕۆژی هەڵبژاردن دیاری نەکرێت بەڕاستی کۆمەڵە ئیجراعاتی عملی جێبەجێکەین ڕاستی ئێمە لە تۆماری دەنگدەران دەتوانین کاری تێدا بکەین بەڵام بەشێک لە کارەکان بەتابەت گرێبەز لەگەڵ کۆمپانیەکان بەتابەت ئەوانەی کە نێودەوڵەتین ئەوانە پێویستی بە مودەیەکەیە و دەبێت ئێمە بەرچاوڕوون بین ئایا لە ماوەی چەنددا ئەو کاران جێبەجێ دەکرێت تۆمارکردنی قاوارە سیاسەکان کاتی خۆی یان دەبێت لە ماوەیدا دیاریکراوە دەبێت پێشکەشکردنی کاندیدی قاوارە سیاسیەکان هەروەها ماوەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران هەموو ئەوانە لە ڕووی یاسایی و کاتی بۆ دیاریکراوە ئێمە ناتوانین دەستکاری کاتەکان بکەین بۆیە تاوەکو ئێمە دڵنیان دەبین کە کاتێک یاخ ڕۆژێک بۆ هەڵبژاردنەکان دیاری بکرێت بەشێک لە ئیجراعاتی ئیشەکان ئێمە دەوەسێت بۆیە جەختمان کردو ئەمڕۆ کە دەمانوێت بەڕاستی لە نزیکترین کاتدا ئەو ڕۆژە دیاری بکرێت بۆی کە ئێمە دەست بە ئامادەکاری بکەین. بەڵێ بەس ماوەسمەوە وەکو پەرلەمان یەکلا بۆتەوە کە لەکەوە ماوەی یاسایەکەی بەسەر دەچێت یاخود ڕای جیاواز سەبوو تا ئێساوانیش خۆیان یەکلا نەکرد بۆ فراکسیۆنەکان بەداخەوە لەم وڵاتەدا یعنی بەداخەوە ینی کەم شتەیەکە ئیتفاقی لەسەر بکەوەیەک لە یەک گرفتەکانە ینی لەسەر هەموو لە کۆی پرسەکاندا ڕای جیاواز هەیە و خلافی جیاواز هەیە دەبووە پەرلەمانی کوردستان کەم ڕۆ باسیش کرا بەشێک لە ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەو گلیان لە سەرۆکایەتی پەرلەمان کرد دەبووە بە ڕۆژ دیاریکرابە یعنی ئێمە تووشی ئەو گرفتە نەدەبووین نەک بە فەسڵی تەشریعی تەنانەت لەلایەن سەرۆکایەتی سکرتێری پەرلەمان لەگەڵ سەرۆکی لیژنەی یاسایی ڕای جیاوازیان هەبوو هەر کەسە بە شێوەیەک باسی تەفسیری ئەو فەسڵە تەشریعی دەکرد کەەوە گرفتی یاسایی ئێمە کاتی خۆش بەڕاستی دەمانزانی و من بەخۆشم بەڕاستی ئاماژەم بەوە کرد کە ئەگەر
ڕۆژەکە دیاری نەکرێت بێگومان دەکەوینە خلافەوە و هەر لە بەرنامەکەی جەناب ئاماژەم بۆ کرد کە ڕۆژێک دەبێت ئێمە جارێکی کە لەسەر ئەو بابەتانە گرفتمان بۆ دروزێ بەڵام ئەگە سەرۆکاتی پەرلەمان کاتی خۆی ڕۆژەکەی دیاری کردبایە کە بێگومان مەجال نەدەما و ئێستا بنە باز دەکرێت ئایا فەسڵی تەشریعی 4 مانگە پشوەکەی لەگەڵدا یاخود پشووی لەگەڵدا نیە ئەگەر ئەوەی کە باز دەکرێت مەسەن ئەگە پشووی لەگەڵدا بێ ینی هەموو کاتەکە دەکاتە ساڵک ئەگە ببێ پشووی فەسڵی تەشریعی بێ دەکاتە 6 نۆ کەوانە هەموو گرفتن بەڕاستی خلافی لەسەرەوە حیزبە سیاسیەکان دەتوانن تەلاعوبی پێ بکەن پێی بەرژەوەندی خۆیان وەکاتی خۆش بەداخەوە کە دانراوەوە کە ڕۆژەکە دیاری نەکرا قەنەعەتمان وایە یەک لە مەبەستەکانی ئەو بۆ کە بۆ کاتێک کە ئەگەر مەبەستیانێ بتوانن لەڕێی ئەو خلافەی کە هەیە هەڵبژارنەکان دوا بکەن. بەڵێ کەواتە ئەگەر ئەمە تا ئێستا نەکراوەتەوە 6/11 تەمەنی پەرلەمان بەسەرەتی یاخود مانگینۆ ئەمە بە دیاریکراوی کار لەسەر ئیش و کارەکانی ئەوە دەکا وەکو کۆمیسیۆن؟ بێگومان کاریگەری زۆریشی هەیە وەکو باسم کرد بەڵام ئەمڕۆ باس کرات ئەمە کۆتا وادە بۆ پەرلەمانی کوردستان 6/11 عفەن 6 نۆیە ئەگە 6 نۆ چکە بەپێی یاسا دەبێت 6 ڕۆژ پێش ئەو وادەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆمیسیۆنی کوردستان ئاگادار کاتەوە بۆی کە ئامادەکاری بکات بۆ پرۆسەیە بۆیە باس کرا ئەمڕۆ دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم لە 6 حەوتدا پێویستی بە تەوافقی پەرلەمان و پێویستی بە هەموارکردنی یاسا هەیە پێشنیاری دومیش پێویستی بە هەمواری یاساکە نیە دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڵام دواوادە بریتە لە 6 نۆ کە پێویستە هەڵبژارنی داهاتوو لە 6 نۆدا ئەنجام بدرێت. بەڵێ سوپاس دەکەین ناوبڕێکمان هەیە دواتر دەگەڕینەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەخت. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی و سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک شیروان سەبارەت بەو وادەی کە بەرەز وتت 6 مانگی نۆ دواوادەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن وەکو کۆمیسیۆن لە چ وادەیەک دەتوانن ئایا بۆ ئەو کات هەموو ئامادەکارێک بکەنێ وەکو کۆمیسیۆن یاخود هیچ پێشنیازێک هەبوو لەلایەن ئێوە بۆ نمونە لە مانگێکی دیاریکراودا هەڵبژاردن ئەنجام بدرێت؟ لە ڕاستیدا دەسەڵاتی دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن وەکو باسم کرد درا بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەمە وەکولایەنێکی جێبەجێکار تەناو باسی ئەوەی کە باسمان کرد پێویستمان بە 105 ڕۆژ هەیە وەکو ماوەکە و ئەگەر لە 6 حەوتدا هەڵبژاردن بکرێت یاخود لە 6 نۆدا بێگومان ئێمە هیچ گرفتێکی تەکنیکی یاساییمان نابێت چکە ئەو کاتێک ئێمە ئەگەر لێ ساو حسابی بکەین بێگومان زیاتر لەو کاتێک کە لە بەردەستی ئێمەدایە و کاتی باشترمان لە بەردەستدایە بۆ کۆمەڵی ئیجرائاتیکە و دەتوانین ئیشەکانمان باشتر ئەنجام بدەین بۆ ئێمە وەکو باسمان کرد بە هیچ شێوەیەک نامانوێت ڕێگر بین و بەڵکو پێچوانە دەمانوێت
هەڵبژارنەکان لە نزیکترین کاتدا جێبەجێ بکرێن چونکە قەنەعەتی مێ وایە کە باشین دەواازەی گۆڕانکاری بریتێ هەڵبژارنێکی پاک و بێگرت کە وڵاتیان بتوان لە ڕێی سندوقەکانی دەنگدان و گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا بکەن ئەوە کە ڕێگەی تەندروستەکەیە بەڕاستی و ئێمە هەموو هاوکاریەک و پشتیوانێک دەکەین بۆ بەڕێچوونی ئەو پرۆسەیە بۆی کە بۆ ئێمەش گرنگە چکە یەکەمین جارە ئێمە پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا دەکەین و کۆمیسیۆنی کوردستان دەمانوێت بەڕاستی ئەو پرۆسیە زۆر جیاواز بێت و جارێکە لەڕێی هەڵبژاردنەکانەوە متمانەی زیاتر بۆ قاوەرە سیاسەکان و بۆ هاوڵاتیان بگەڕینەوە لە ڕێی هەڵبژاردنەکان. بەڵێ زۆر باشە بەس پێشترەوە باستانەوە دەکرد بۆ ئامادەکاری بۆ هەر پرۆسەیەکی تەندروست پێویستان بە 180 ڕۆژە بۆچی ئێستا کردوتانە بە 105 ڕۆژ یاخود ئەو دیاریکردنی ئەو ڕۆژانە بۆچی ینی بۆچی گرینگە پێش 105 ڕۆژ یاخود 180 ڕۆژ ئێوە ئاگادار بکرێنەوە کاڵبژاردن بەڕێوە دەچێت. بەپێی پێڕەوی کارگەری هەڵبژاردن بۆ هەر پرۆسێک کە دەکرێت پێویستمان بە 180 ڕۆژ 6 مانگەیە بەڵام لەبەرەوەی یەک پرۆسی ئەمجار بەرەسە ئاگدارن کەوا بڕیار بوو لە 25 هەڵبژاردنەکان بکرێت لەگەڵ ڕاپرسی کە بەداخەوە نەکرا دواتر وا بڕیار بوو کلەیەکی 11 بکرێت کە نەکرات بۆیە هەر بۆ زانیاری جەنابتان ئێمە بەشێک ئەو لەو ئیجراتانێک کە پێویست بوو لە 6 11 تەنانەت قاوەرە سیاسەکانمان ینی تۆمار کرد و پەسەندمان کردن و پاشان تەنانەت تیر و پشتمان کرد بۆ قاوەرە سیاسەکان یعنی ئێمە بەشێک لە ئیجراتەکانمان ئەو کات تەواو کرد و کارمان کرد بوو لەسەر تۆماری دەنگدەران تا ڕادەیەک و هەروەها مەوادی لۆجستیک کە پێویست بوو بۆ پرۆسەیە بەشێکی کراوە لە ئێستا لە بەردەستدایە بۆیە قەنەعەتمان لەبەرەوەی کە بەشێک لە پرۆسەکە کراوە و ئامادەکاری بۆ کراوە بۆیە 3 مانگمان داوا کرد و ئەگینا ئەگەر لە حاڵەتی تایبەتدا ئەگەر هیچ ئامادەکارێک نەکراوێ بێگومان پێویستمان بە 6 مانگەیە و دیارە ئەو وادێژ لەوە هات کە ئەنجومەنی کۆمیساران بە زۆری لێ دەنگ کە کۆبوونەوەی کرد لە دوای ئەوەی کە سەرجەم ئەو ماوانەی کە هەبوون بۆ تۆماری قاوەرە سیاسەکان و پەسەندکردنیان و ماوەی سکاڵا و تانەکان هەروەها پێشکەشکردنی ماوەی کاندیدەکان هەموو ئەوانە کە بەشێکیان بەپێی یاسا ڕێکخراوە حیسابمان کردووە 105 ڕۆژی کردووە. بەڵێ زۆر باش لەوە هاتماوە کە ئەگینا بێگومان پێشتر ئەگەر هیچ ئامادەکاری 6 مانگی بێست بوو. بەڵێ سەبارەت بە داواکاریەکان کە ئێوە ئەمڕۆ لە حکوومەتتان کرد بە دیاریکراوی چەند داواکاری بەوەی کە پارەکە ئایا پەسەند کرا یاخود ئەوەی کە سکانەری زیرەک کە داواتان کردووە سکانەری زیرەک یان بۆچی بەکاردەیە حکوومەت دەیەوێ بودجەتان بۆ دابین کات؟ بێگومان بەشێک لەو بودجەی کە داوا کراوە بۆ کڕینی سکانەری زیرەکە چونکە ئێمە ئاگادارین کە بەشێک لە ناو سیاسەکان زۆرجار باز لەوە دەکەن کە کۆمیسیۆنی عراق بە شێوەی ئەلکترۆنی دەنگەکان لێکجا دەکات و ئێمەش پێمان باش و بەڕاستی بۆ متمانەی زیاتر قاوەرە سیاسەکان و پێشکەوتنی زیاتر لە بواری هەڵبژاردندا ئاسایە کە مەسوود لە ڕووی بەپێی یاسای ژمارە 4 ئێمە دەستکراوین کە سوود لە هەموو ئەو تەکنۆلۆژیا سەردەمیانە وەربگرین. بەڵێ بۆیە پێشنیارمان کردووە کە ئەو ئێمەش بتوانین سکانەری زیرەک بەکاربێنین و کولفەکەشی لە زمنی ئەو 23 ملیۆن دۆلارەیە کە داوا کراوە و ئەگەر بودجەکە پەسەند بکرێت بێگومان بەشێکی لەوە بۆ کڕینی سکانەری زیرەکە بۆی کە ژماردن لە کاتی هەژمارکردندا بە شێوەی ئەلکترۆنی دەوێت بۆی کە ئەوەش زیاتر متمانێکی زیاتردا بە چاودێرەکانی ناوخۆ نێودوڵەتی و قاوەرە سیاسەکان کە بە شێوەی ئەلکترۆنی و دەستی تێدا نابێت کە گۆڕانکاری تێدا بکرێت. بەڵێ بەس ئەو 23 ملیۆن دۆلارە تاکو ئێستا حکوومەت ڕەزامەندی لەسەر دەربڕیوە ئەو 23 ملیۆن دۆلارە ئەمڕۆ جارێکە لەلایەن سەرۆکی کارگەری هەڵبژاردن لە کۆبنەوەکەدا ئاراستەی بەرە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کرد و داوای کرد کە بەنووسراو هەم بودجەکە پەسەند بکا و هەم لە نزیکترین کاتدا بخرێتە سەر ژمێرە و حیسابی کۆمیسیۆن و لێ بڕیاری داوتی من بودجەکە پەسەند دەکەم و لە ماوەیەکی نزیکدا دەخینە سەر حیسابی کۆمیسیۆن و ئەوەی ئێمە ئاگدارین ڕێککەوتنێکیش کراوە تقریبی لە نێوان سەرۆکی کارگەری هەڵبژاردن لەگەڵ وەزارەتی دارایی وا بڕیارە ئەم 23 ملیۆن دۆلارە بە سێ سلفە بدرێ بەشی یەکەم لە سەرەتایی پرۆسەکەدا کە دەکرێت بەشی دوم لە ناوڕاستی پرۆسەکەدا و بەشی سێمیش بۆ کە بەشی زۆری بۆ گرێبەستی فەرمانبەرانە لە کۆتایی پرۆسەکەدا بدرێت
بە سێ سلفە تەواو بکرێت. بەڵێ زۆر باشە سەبارەت بەو ئەوەی کە ئەمڕۆ لە راپۆرتەکەیەوەدا باز لەوە کراوە کە لە سەداهشتای تۆماری دەنگدەرانتان پاک کردوێتەوە یعنی ئێستا چەند ناوی زیادەتان لەم تۆمارە دەرکردوە چکە خەڵک لایەنە سیاسیەکان زۆر گلیان لە تۆماری دەنگدەران هەیە. من حەزەکەم ئاماژەوە بکەم بەڕاستی تۆماری دەنگدەرانەماوەی یعنی قسەی زۆری لەسەر کرا و بەداخەوە زۆر هێرش کرا سەر کۆمیسیۆنی کوردستان لە کاتێکدا ئێمە بە هیچ شێوێک تۆمارمان دروست نەکردووە تۆمار ئێمە لە عێراقمان وەرگرتووە بە شێوەیەکی فەرمی و تۆمارە بەداخەوە تاکو ئێستا خاوەنی تۆمارێکی خۆمان نین بەڵام بە خۆشحاڵیەوە بەرنامەیەک تەبەنی کرا کە ڕووباس کرا کە ئێمە نوێترین داتای وەزارەتی بازرگانی عێراق بەکاربێنین کە داتای زانیاری زۆر وردی تێدایە و تاکو سیوێکی 2017 کە وەرمانگرتووە هەر چوار پارێزگاکەی هەرێم کەەوە کۆناغێکی زۆر باشە پێی ئەو زانیاریان ئەگەر ئەو بکرێت ئەساسێک بەراورد بکرێت لەگەڵ تۆماری دەنگدەرانی عێراق کە وەرگیراوە پێشتر ڕێژێکی یەکجار زۆر ینی جیاوازی هەیە کەەوە ینی لەبەرەوەی ئەوان ڕاستەوخۆ ئەپدەیت کراوە بنمونە ئەو کەسانەی کە فۆرمی خێزانیان جیا کردوتەوە یاخود ئەوانەی کە ئاوارەکانن یاخود مردوەکان ئەوانە جاکراتوە لێ بەڵام بەداخەوە لە تۆماری دەنگدەرانی عێراق هەرماوە بۆی ئەگەر ئێمە ئەو بکەین ئەساس و ئەو ڕووباس کراتەوان هەموو لایەک زۆر پێیان باش بوو کە بکرێتە ئەساس قەنەعەتمان وایە ڕێژێکی یەکجار زۆر ئەو تۆمارە پاک دەبێتەوە و دەکرێت پشی ببەسرێت و متمانەدا بە قاوارە سیاسیەکان. باشە بەس ئەو سەداهشتای چییە کە ئێوە ئەمڕۆ باسان لێوە کردووە کە لە سەداهشتای تۆماری دەنگدەران پاک کراوەتەوە بۆ ماوەکەمە توانیان چووکە بازەوەکە کە 900,000 ناوی دووبارە یاخود ناوی ساختە و زیاد لە تۆماری دەنگدەران هەیە. ئێمە پێشتیش ڕوونکردنەوەماندا تەمان ئەمە راپۆرتێکی خۆمان هەبوو بۆی کە ینی بەشێک لەو ڕێکخراوانەی کە ینی لەسەر ئەساسی کە لە خۆ بەڕاستی دەتوانم بڵێم کۆمەڵ ڕقەمیان دەگوت ینی بەپێی لێکدانەوەی خۆیان بوو چکە ئەوتۆمات بەڵێ ئەساسێکی تر قسەیان کردێ بەڵام لەسەر ئەساسی ڕێژەی گەشەی دانیشتوان و کۆمەڵ ئەساسیکیان باس کرد بەڵام ئەوەی کە لای ئێمە تۆمارەکە ئێمە ینی لەبەردەستی ئێمەدا و ئێمە دەزانی کە چی تێدا و چێدانێ وەر بۆ زانیاری جەناب و بینەرانیش کە وا بڕیارە لە ماوەیەکی نزیکدا سەرجەم ئەو داتا و زانیارانی کە هەیە کە چی کراوە لەسەر ناوی مردووان لەسەر ناوی ئاوارەکان لەسەر ناوی دووبارە لەسەر ناوی لێکچوو چی کراوە هەموو ئەوانە بەوردی بیخێنە ڕوو لە پرێسکۆفرانسێکدا بۆی کە هەموو لایەک دڵنیاکەینەوە کە کۆمیسیۆنی کوردستان ئەوەی کە لە دەسەڵاتی دابێ و ئەوەی کە بە ئێمە بکرێ بێگومان ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین و ئەمانەتێک لە سەرشانمان کە بە ڕازگۆیی شەکانمان بکەین بەڵام ئەوەی کە پەیوەندی بە لایەنەکانی ترەوە هەیە وەکو وەزارەت و دەستەکانی تر پێویستە ئەوانیش هاوکارمان بن چونکە ئەو پرۆسەیە بەڕاستی تەنها ناکرێت بە کۆمیسیۆنی کوردستان بکرێت لە وڵاتان بە زانیاری جەنابتان کۆمیسیۆن تەنها سەرپەرشتی ڕۆژی هەڵبژاردن و نەتایج دەکات هیچ پەیوەندی بە دروستکردنی داتا و زانیاریەوە نیە چونکە داتا و زانیاریانە دەبێت حکوومەت و دەوڵەت خاوەنی بێت و دروستی کە و لە ڕۆژی پێش هەڵبژاردن بیداتە کۆمیسیۆن کە ئامارێک لەبەردەستی دابێ بەڵام بەداخەوە یاساکەی ئێمەی پابند کردووە لەلایەک دەبێت ئێمە خەم لەسەر تۆماری دەنگدەران و بژارکردنی تۆماری دەنگدەران بخۆین و لەلایەکەی تر دەبێت چاومان لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان بێ لێ کاتدا بەداخەوە ئومێد دەکەم لە داهاتوودا بێتە ئەو یاسی هەموار بکرێتەوە و دەوڵەت بەخۆی وەکو چۆن بەیامەتی کراوە بۆ موچەخۆرانی ئەو بەیامەترێت تەواو بکە کە لێک لە پرۆژەکان ئەوەیە کە سیستەمی بەیامەتری بێت و نزیکەی 1,250,000 کەس کراوە نزیکەی 2 ملیۆن کەس ماوە دەکری ئەوەش لەڕێی کۆمپانیایەکی تریان هەمان کۆمپانیا هاوڵاتیانی تریش ئیلزام بکرێن و خۆیان تۆمارکەن ئەو کاتی ئێمە دەبینە خاوەن تۆمارێکی سەر بەخۆی خۆمان کە جیاواز بێ لە عێراق و بتوانین هەموو زانیاریەکانی تێدا نوێکەینەوە. بەڵێ بەس ئەو لە سەداهشتای هیچ داتایەک دەتوان بخەنە ڕووکە چەند ناوی زیادەتان لابردووە کە لە سەداهشتای تەواو بوو و پاکتان کردوتەوە لە سەدا 20 ماوە؟ ئێمە تەمان ئەوڕۆ بەڕێز سەرۆکی کارگەری هەڵبژاردن کە ماوەیەکی زۆرە کار بە سوپاس و کارێکی زۆری کردو لەگەڵ سافەکەی لەسەر پاکردنەوەی تۆماری دەنگدەران تەنانەت منەوەی ئاگادارم ڕۆژانە لە کاتژمێر 9 بەیانی تاوکو سەعات 6 و 7 ئێوارە کاری لەسەر دەکەن هەنگاوی باشیان ناوە کۆمەڵی خەبیر عەقدی لەگەڵ کراوە کە هاوکاریان بێ لە بەڵام ئەوەی کە باس کرا ئەو 180 تایبەتە بە ئەوەی کە تۆماری دەنگدەرانی عێراق لەگەڵ داتای کۆمپانیای خۆراک کە بەراورد کراوە 180 وەکوویەکە و ئەو
کەم و کوریانەی 1970 تێدا نەمەواتە 1970 مطابقە 120ەکەی بەڕاستی ئێمە لە ڕێی چەند خەبیرێکەوە کاری لەسەر دەکەین دەمانوێت 100 تۆمارەکە بەتابەت لە ڕووی دابشکردن هەندێک گرفتمان هەیە لە ڕووی مەحەتەکانی دەنگدان ئەوە چارەسەر بکرێت لەو ڕوانگەوە ئێمە قەنەعەتمان وایە ئەگەر ئەو 120 چارەسەر بکرێت دەتوانین پشتی ببەستین و بڵێن کە تۆمارێکی زۆر باشە مناڵم 100 هیچ کەم و کوورێک نامێنی بەڵام قەنەعەتمان وایە کە ڕێژەیەک یەکجار زۆر ناوی دووبارە و ناوی مردوو و ناوی ئاوارەکان دەنگدەری تایبەت و گشتی ئەوانە کە جا دەکرێتەوە ڕێژێک یەکجار زۆرەوە جارێکی کە کورسی پەرلەمانی بە شێوەیەکی تەندروست دادەڕژێتەوە حیزبە سیاسیەکان بە پێی لێهاتی خۆیان بە پێی دەنگدەری خۆیان کورسی پەرلەمانی دێنن نەگەوەی کە بەداخەوە چەند حیزبێکی دیاریکراو دەتوانن کە زۆرێک لە کورسەکانی پەرلەمان بەرن بێ ئەوەی کە خاوەن شەرعەتی ئەو دەنگانە بن. بەڵێ بە دیاریکراوی ئێوە لە ساڵێکەوە دەتانەوێت تۆماری دەنگدەران پاک بکەنەوە لە چ بەروارێک هەنی هیچ بەروارێک دانراوە بۆنم لە ساڵی چەندەوە بۆ ئێستا تۆماری دەنگدەران پاک بکەنەوە؟ تۆماری دەنگدەران بۆ زانیاری بەڕێزت کە لە ساڵی 2007ەوە لە 2007ەوە کە تەبەنی کراوە لە 2008ەوە لە هەڵبژارنەکان بەکاری هاتووە لە دوای ئەو بەروارەوە تەبعاً تاکو ئێستا تاکو 2017 پەیوەندی نەماوە لەگەڵ کۆمپانیای خۆراکە لە ئەسڵدا لەسەر ئەوە ساسە دروستکراوە بۆیە ئەوەی کەمە تێبینی دەکەین ئەگەر ئەوە بێتە ئەساس قەنەعەتمان وایە کە ڕێژەیەک یەکجار زۆر کە ئەو ناوانەی کە مردوون یاخود ناوی دووبارەن یان ناوی ئاوەرەکانن ئەوانە لە داتای بازرگانی دانیە و ئەو تۆمارێکی تاڕادێکی زۆر باشە و دەکرێت پشتی ببەسرێەوە کۆمیسیۆنی کوردستان ئەگە کاری لەسەر بکات دەکرێت بیکاتە تۆمارێکی بەردەست و دواتر ئێمە بڕیارە لە ئەو تۆمارە بدەین بە پەرلەمانی کوردستان و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە لای ئەوان پەسەند بکرێت بێتە تۆمارێکی کوردستانی و هەموو لای خاوەنی بێت و متمانەی هەموو لایەنە سیاسیەکانی لەسەر بێت بۆی کە پشتی ببەسرێت. بەڵێ کاتی کە ماماوەگەر چە پرسیارێک ترمان وەڵام دەیتەوە سەبارەت بە مەسەلەی ڕێگریەکان باس لەوە دەکرێت کە تا ئێستا وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخوا ئامادەنین زانیاری بێوە بدەن لەسەر پاکردنەوەی تۆماری دەنگدەران ئایا ئەمە وایە؟ بەڵێ زۆر ڕاستە ئێمە تەمان دوو جار نووسراومان کردووە و جارێکی تر من بە شەخسی داوام کرد لە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە هەردوو وەزارەتی ناوبرە و ئیلزام کا بەوەی کە ناوی سەرجەم فەرانبەران و موچەخۆراقنی خۆیانمان پێ بدەن بەداخەوە تاکو ئێستا نەکراوە ئەمڕۆ جارێکی تر بە بەشداری هەموو لایەک بەڕێز سەرۆکی کارگەر هەڵبژاردن داوای لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کرد کە بەخۆی لە هەفتەی داهاتوودا هەردوو وەزارەت پابند کا بە پێدانی زانیاریەکان ئومێد دەکەن کەوەی کە ئەمڕۆ بڕیاری لەسەردا بچێتە باری جێبەجێکردن و هەردوو وەزارەتی ناو خۆ وەزارەتی پێشمەرگە سەرجەم ئاماری وەزارەتەکان بێمە بدەن بەتابەتەوەی کە لە بەشەی بایۆمەتری دیار هەمووشیان تۆمار کراون بۆی کەمە بتوانین ئەو بەڕێزانەی کە دەنگدەری تایبەتیان پێدەگوترێ لە دەنگدانی گشتی جایکەینەوە بۆی کە یەک لە گرفتەکان ئەوەی بەڕاستی کە ئەو کەسانی کە پێی یاسابووان هەیە 48 کاتژمێر پێشتر دەنگدەن بەڵام دواتر دەتوان دەنگ بدەنەوە کەەوە یەک لە گرفتەکانە کە ڕێژەیەک یەکجار زۆر نزیکەی 185,000 کەسە بۆی ئێمە بەڕاستی وەکو ئەنجومەنی کۆمیساران مقرڕین لەسەر ئەوە داوامان کردووە کە هەردوو هەڵبژارنەکە لە یەک ڕۆژ داوێ بۆی کە ئەو مەجارە نەیەڵڕێت و خاڵی دوم کە پێشنیارێکی ئێمەیە کە ئەگەر جێبەجێ بکرێت زۆر ینی هەنگاوێکی زۆر باش ئەوش ئەوەیە تەنها ئەو بەڕێزانەی کە دەنگدەری تایبەتن لە کاتی داوامی فەرمی خۆیاندان ئەوانە وەکو دەنگدەری تایبەت حساب بکرێن نەک هەموو ڕێژە زۆرەکە کە بەوش پێش بەپێی ئەو سەرژمێری ئێمە نزیکەی تەنها 10,000 کەس لە کاتی داوامی فەرمیدا وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە ئەوانەی تر دەکرێت لە کاتی خۆیان و لە کاتی دەنگدانی گشتیدا لەگەڵ خێزانەکانی خۆیان دەنگدەن و ئەو مەجالە نەمێنێ. بەڵێ سەبارەت بە مەسەلەی هەڵبژارنەکان قسە لەسەرەوە کرا کە ئێوە پێش 6/9 هەرچی هەڵبژارنەکان ئەنجامدەن پەرلەمان ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی هەرچێکیان بەیەکەوە ئەنجامدەن وا بڕیارە؟ بەڵێ مە داوامان کردووە لەو نووسراوێکی پێشتر کردمان توان لەبەرەوەی کە پارێزگاکان ئەنجومەنی پارێزگاکانیش لە 34 وادەکان کۆتایی پێدێت بۆیە دەکرێت مادام کاتەکەی دواخرا هەرچی هەڵبژارنەکە بەیەکەوە بکرێت بەڕاستی بەیەک بودجە وەی خەرجی بکرێت بۆ پرۆسەکە و کۆمیسیۆنی کوردستان ڕاستی ئێمە
سەختترە کارەکە بووین بەڵام هەرسێک هەڵبژارنەکە لێک تەوقیتا دەکرێت و هاوڵاتیان یەک جار دێنە سەر سندوقەکانی دەنگدان و یەک جار بەشداری دەکەن کەوا ئاسانکارێکی زۆر باشە و ئێمە دەکرێت هەر ناکرێت بەسنە هەڵبژارن ئەم ساڵ بکرێت دواتر ساڵێکی ئەنجومەنی پارێزگاکەنکەوە هەم کولفەیەکی زۆری پێویستە هەم هاوڵاتیان بێزار دەبن لە پرۆسانە و هەم بەشداری خەڵک کەم دەبێتەوە بەڵام ئەگەر لێک کات دابێ بێگومان پرۆسەکە گەرمتر دەبێت و بەشداری هاوڵاتیان زیاتر دەبێت و هەم بۆ ئێمەش کولفێکی یەکجار زۆر کەمتری دەوێت دەتوانین بە نیوەی ئەو کاتە بتوانین پرۆسەکان جێبەجێ بکەین. بەڵێ دوا پرسیارم بۆی ئەمە دەکەین ئەوەش جێبەجێ بکرێت بۆی کە بەڵێ سپاس دەکەین دوا پرسیارم بە کورتی ئەگەر بەڕێزیشت خۆشت شتێکت ماوە سەبارەت بە مەسلەی پەیوەندیەکانتان لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق بۆچی سوود لە تۆماری بایۆمەتری کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق وەرناگرنای پەیوەندیەکانتان ئاسایی بۆ تۆ بە تایبەتی دوایەوەی کە بۆی ڕیفراندۆمەوە مامەڵەی حکوومەتی عێراق لەگەڵ کۆمیسیۆنی هەرێم ئاڵۆز بوو؟ بێگومان پەیوەندیەکان لە ئاسی پێویستانیە و لە دوای ڕاپرسی هیچ سەردانێک نەبووە و ئێمە لە چەند هەفتەی ڕابردوودا بە فەرمی داوامان کردووە کە تۆماری دەنگدرانی عێراق کە پشتی هەرێمی پێوەیە و ئەو تۆمارەکە دروستکراوە دیارە لە بودجەی سیادی لە 170 کە بودجەیەکە بە هەموو عێراقا بێگومان بەش هەرێمی کوردستانی تێدا کە مافی خۆمانە داوای تۆمارە بکەین و فەرمی لەبەردەستمان دابێت ئەوان تەنها بەڵێنیان داوە کە بەشەی PDF پێمان بدەن کە تەنها دەتوانین بۆ ما ناوی مردووان ئیسفادی لێ بکەین ئەگینا بە شێوەی ئەلکترۆنی دەمانەویست کە هەتاوەکو مانگی 11 کە بایۆمەتری لەسەرکراوە بۆی کە ئەو ڕێژەی موچەخۆران لێجیاکەینەوە بەداخەوە تاکو ئێستا پێیان نەداوین ئومێد دەکەین لە داهاتوودا بۆی ئاساییبوونی ئەو بارودۆخەکانی حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ لایەنەکانی لەگەڵ وڵاتانی دراوسێ و ئەوانە جارێکە و پەیوەندیانە کاریگەری هەبێت و دەوخی هاوڵاتیان لە دۆخێکی باشتردا بێ و قەنەعەتمان وایە هەڵبژارنی باش لە دۆخێکی باشدا دەکرێت هەتاکو خەڵک لە بژێوێکی باشدا نەبێت لەوانەیە ئەوەندە تەرجیع نەبێت کە بەژێر هەڵبژارنەکان بکە ئومێد دەکەین تا کاتی هەڵبژارنەکان لێک تێگەیشتێکی باشتر دۆزێت لە نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم و ئاست و موچەی خەڵک گۆڕانکاری باشی بەسەردابێ و وەزعەکە ئاسایی بکرێتە بۆی کە هاوڵاتیان بتوانن لە دۆخێکی ئارامتردا بەشداری هەڵبژارنەکان بکەن و بتوانن لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە نوێنەی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن و بتوانن دوای 4 ساڵ جارێکە گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا بکەن بۆ ئەو ئاراسی کە دەیانەوێت. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز شیروان زیرار وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.